سڵاو لە بەڕێستان زۆر سپاس بۆ توی ئەزیز کە منێ بەسەر کردوانێ خۆشحاڵم کە میژێکێکم لە میوانەکانی بەرنمەکەی بەڕێزە. من لە ساڵی 1963 لە سلێمانی لەدایک بووم، هەر خەڵکی ئەسلی سلێمانیم. ناوی تەواوم ئامانج ئەحمەد عەلیە، بەڵام نازناوەکەم کردووە بە ئیلیاس جۆڵا. جۆڵا نازناوی خێزانەکەمانە، باوکم بەڕەحمەت بێ. ساڵانی پێم وابێ تقریباً 55 بۆ 70 بۆ سەروتر کاری جۆڵایی کردووە لە بەربەلەدەکەی شاری سلێمانی، بۆیە پێم خۆش بوو ئەو نازناوەمان هەر بمێنێ. شێتی کردوم ئەگەر ڕۆژێ نەدبینم وا بزانە من وردوم بیتونەیەی تەنیا تۆ بڕۆی نەڕۆی تەنیا تۆ تەنیا تۆ هار تەنیا تۆ بیتونەیەی تەنیا تۆ بڕۆی نەڕۆی تەنیا تۆ تەنیا تۆ لە هەمومان لە تەمەنێکی مناڵیە زۆر کات دەرفەتێک جێتە پێشێ ئەگەر بەویستی خۆشێ نەبوو بێ. من کاگاسوی برام دەرهێنەر بوو لە ساڵی 89 بەشداری شانۆگەریکی پێکردین، پێم وابێ بە ناوی بلوێرەکەی وەیسە شوان بوو کە هونەرمەندی زۆر گەورەی تیا بووی ئەو کاتەکە لە ئێستاش زۆر بیان لە ژیانە ماون لەگەڵ ئالانی برام برادوانەکەم. ئەو کاتە بەشدار بووین بەداخەوە کە ئەو دوورکەوتەوانێ ئێمەش دوورکەوتینەوە لە کاری شانۆ. پێم وابێ ئەگەر ئەو بەردەوام بووە لەوانەیە ئێستا ئێمەژێکێک بووینایە لە ئەکتەرە دیارەکان بە حکومی کە لە تەمەنیکی مناڵیەوە ئێمە دەرکەوتنمان هەبوو. و جارێکی تریش بە هەمان شێوە بۆ کاری ڕاگەیاندن لە ساڵی 1993 ئەو کاتە پێم وابێ 3 کەناڵ هەبوو لە کوردستانە. کەناڵی حەسکیش هەبوو کە ئێمە بامان پێ ئەوەی دەوەختە. من لە کەناڵی حسک بێژەری بەرنامەی مناڵان بووم فترەیەکی زۆر، بەداخەوە کە لەوەش خۆشم نازانم چۆن لی دوورکەوتینەوانێ ئەجینە لەوانەیە ئێستا یان بێژەرێکی زۆر باش بووم یان دەرفەتە وایە کە پلەیەکی باشم هەوایە لە تەلەڤیزۆنەکانە. بێگومان پێم خۆش بۆ زۆر بەس جاری وا هەیە لە ژیانە زۆر شت هەیە بەدەست خۆت نییە کە نایەتەوە پێش جارێکیکە کە ئەو دەرفەتە دووبارە بێتەوانێ دەست بکەیتەوە بۆ کاری کە خۆت پێت خۆشە. زۆر جار سوتفە ئەکا بۆ نمونە کەسێک هەیە پیشەیەکی هەیە هەتا ئەمرێ هەر بۆ پیشەیە سەرقاڵە و ناتوانانی بیکا بە پیشەیەکی تر، ئەمەیان ئەگەڕێتەوە بۆ ئێمە هەمومان ئەڵین بۆ نسیب. ئیتر نسیبەکەوا بوو نەمتوانی جارێکیکە دەرکەومەوانی لە ڕاگەاندنەکان ئەجینە وەکوتوانە. پێم وابێ لەو تەمەنەما کە لە 93 پێم وابێ 10 ساڵ بوو من توانایەکی باشم هەبوو هەم بۆ بەرکامێرە هەم بۆ قسەکردن هەم بۆ خوێندنەوە. بێگومان هەمومان کە ئەڵێن هەر لە مناڵی هەموو کەس هەر گۆرانی ئەڵێت، یانی دەنگی خۆش بێت یان نە هەموو کەس دەبەر خۆیەوە ئاسایی ڕۆژانە گۆرانی ئەڵێ. کاتی خۆی ئێمە بڵین کە ئەچوین بۆ مزگەوت لە مزگەوتی سەیوانی دووهەم سرودی ئاینیانەوت. پێم وابێ بە دەقیقی ساڵەکەی بەخوا دەوری 94 و ئەو دەورە بێ بیست زەبەت بیرم نییە کە سرودی ئاینیانە و بە سوتفە پێمان وتن بڵین کە مناڵی مزگەوتیان کۆکردەوانێ ئاین و بزانین چیە دەنگی خۆشە کە سرودەکانیان هێنا بە وەرەقە خوێنمانەوانێ لێ منیان هەڵبژارد. ئەو ساڵشەوانی لەیلەتول قەدر شەوە تاکەکان لە مزگەوتەکان خەڵک ئەمانەوانێ ئەیتر سرود و مناجات و ئەوانەیانەوت. لە ئەو کاتە هەڵیان بژاردم بڵین سەرۆ کۆرس بوو من کۆرسەکە لە دواوە بوو زائیدەن لە مەکتەبیش بە هەمان شێوە لە حەفلاتی نەورۆز و ئەوانەیە کە گۆرانی مەوت با من نەڵم دەنگم خۆشە بەڵام ئەمزانی گۆرانی بڵێم
بە ئەوە فەرقەکە بۆ ئەمزانی گۆرانی بڵم لەم ساڵانی ئەخیری شا بڵین وەکو حەزێک بۆ خۆم بڵین کە جار گۆرانیمەودیا لەگەڵ برادەرەکانە گۆرانیمانەوت پیان ئەوتم ئەیان تۆ دەنگ خۆشیان زۆر باش گۆرانی ئەڵیت ئەویان زۆر دووبارەکردەوە کە زۆر باش گۆرانی ئەڵی ساڵی 2010 پێم وابێ کاک خالی ڕامبۆ لە ئاهەنگی سەری ساڵ بووین بیرمە وتم من یەم گۆرانی ئەڵێم ئەو کاتە هیچ شتێکم نەئەزانی چکە من هیچ شتێک ئەکادیمی هیچ شتێکم نەخوێنەوە لە بابەتی هونەر نەمەزانی ڕیتم چییە ئیقاع چییە تۆن چییە وتم یەم گۆرانی ئەڵێم خۆشبەختانە کە چون گۆرانی وت باش هیچ غەڵەتێکم نەبوو ئەو بۆ من زۆر بڵین مای خۆشحاڵی بوو کە گوێگریکی باش بووم پێشتر بۆ توانیومە بە باشی گۆرانی بڵێم لەم ساڵانی ئەخیریش کە بڵین هاتە دەرفەت هاتە پێشەوە بۆی کە دەست پێ بکەم پرسم کرد بە چەند ژەنیارێک بۆ بە چەند گۆرانی بێژێ وتم پێم خۆشە دەنگی من تاقیکەنەوانێ بۆی ئەگەر بزانن هیچ شتێک لە منان نییە وەک بابەتی گۆرانی وتن بووی پێویست ناکە هەم خۆم هیلاکەم هەم ئەوە دووبارە نەبێتەوە بڵێ من بیڵێم لەو خۆشتری ئەڵێم ئیتر خۆشبەختانە کە تاقییان کردمەوانێ زۆر بەیان هەمویان ئۆکەی ئەویان ناکە من دەنگێکی تایبەتم هەیە و دەنگێکی جیاوازم هەیە جیاواز بۆی کە دووبارە نییە دەنگێکی تازەیە پێیان خۆش بوو کە بەردەوام بم ئەوە بوو لە ساڵی 2015 بە شێوەیەکی ڕسمی بەردەوام. بەرنازی چاوبازان قوربان خوارد و خاوم ناماوە بە تیری تیرەندازان جەرگ و دڵم بڕاوە ئامان جەرگ و دڵم بڕاوە یەکەم بەرهەمم گۆرانێکی تازە بوو بڵێن ئاوازی کاک نزار زێویی بوو ئەو بەرهەمەمان تۆمار کرد پێم وابێ شیعری کاک دلێر محەممەد بوو بڵم ئەوکو کاردانەوە زۆر کەس بەدڵیان بوو بەڵام بوو ئەوی کە بەرهەم زیاتر بڵاوبوانێ گۆرانێکی مامۆستا ڕەفیق چالاک بوو ئەتیادی خۆم وتی بوومەوانێ کلیب نەبوو بەڵام کۆمەڵە ڕسمی کۆنی سلێمانی خستە سەر و بڵاوم کردەوە ئەوە خەڵکێکی زۆر بڵین بۆ ئەو کاتە وەکو ئێمە عادەتەن قیاسی بینەرەکەین بینەرێکی زۆری هەبوو دەستخۆشی زۆریان لێکردم پێیان خۆش بوو کە بەردەوام بم بۆی کە ئەیان و دەنگێکی ڕەسەنی سلێمانیان نەدەیە پێمان خۆشەکە لەم جیلیا و تۆ بەو گۆرانی کۆنانە بەردەوام نوێیانەکەی تەوانەیان بەردەوام بڵێن بیری ئێمە خەیتەوە پێمان خۆشە کە تۆ بەردەوام بی لەوان نەچی لەوانی کە زیاتر بەرهەمی تازە پێشکەشەکە یەکەم گۆرانی بە ئاوازێکی تازی خۆم دەستم پێ کردووە بەڵام عادەتەن کە ئەشتە بەرنامەکان یا وەکوتر گۆرانی هونەرمەندە کۆنەکان ئەڵیتەوانێ ئەمە بڵین بۆ هەمومان هەیە کە ئەتوانین گۆرانەکان بڵینەوانێ لەبەر ئەو بۆکە ئەو گۆرانیان زیاتر بڵاوبوانێ و زۆر کەس پیانتون کە دەنگ لە مامۆستا ڕەفیق چالاکەوە نزیکە و زۆر سوپاسی کوڕ و کچەکە یەکەم کە قسەم لەگەڵا کردوون کا قادر و ژیانخان لە دەروی وڵاتن ڕێز و سڵاوم هەیە لێرە بۆیان کە پێش ئەوی بڵاوی کەمە بەرهەمەکەم بەناردن دەستخۆشیی زۆریان لێکردم ئای خۆم چاوەڕوانی ئەوەم ناکرد کە ئەوان ئاوا دەستخۆشیم لێ بکەن بۆی لێرە سوپاسیانەکە بکە هێشتیان بەرهەمەکە بڵاوکەمەوە بێگومان پشگیری خێزان کە پشگیریتەکە شتێکی زۆر تایبەت و خۆشەوە هاندانێکی زۆر باشە بەڵام عادەتەن لە بابەتی گۆرانی وتنە چونکە دەنگەکە بۆ ئەوان تازە نییە کەمتر پشگیری دەکەن لەبەری کە عادەتەن دەنگی تۆ بۆ کەسێ تازەیە کە
یەکەم جار بێ گوێی لێ بێ بەڵام بۆ ئەوانی کە لە دەوروبەرتن پێشتر جویان لێ بۆیان خۆ دەبینن زۆر هەستی جویان نایەتێکە چۆنەڵی هەست بە بکەن کە هاندانێکی باشتر بکەن بەڵام بابەتەکانی تر بێگومان هاندانی زۆر باشی ئەبێتیا بێ ئەگەر هانەبەن حتمما کەسێکە بێ دەستی بگرێ لە بواری وەرزش بێ بواری وە گوتمان شانە بێ هەر شتێک بکە بزانی کەسێکە بە هەرێکی تایە بە تایبەت ئەگەر کچ بێت و تۆ پشتگیری بکەی حتمما ئەمە شتێکی زۆر باشە و من پێم خۆشە ئەگەر کەسێکی نزیکم هەمیشە وا بووین کە ئەوانی ناسیومانن هەر بەهرەیەکیان هەبوو بێ ئەو پەڕی هاندانمان بۆ کردوون ئەو پەڕی دەستخۆشیمان لێکردوون کە بەردەوام بن شتێکی زۆر باشە و پێشم خۆشەکە هەر کەس زانی کەسێکی نزیکی بەهرێکی هەیە با پشتگیری بکەن بەشکم لە دوا ڕۆژە سوودی لێ ببینێ باوکم بە ڕەحمەت بێ دوای کاری جۆڵاییەکە لە مەزادخانی خوارەوە پێم وابێ ساڵی هەشتاکان خاوەنی تۆمارگای بەهار بوو تەزجیلاتی هەبوو ئەو کاتە عادەتەن بەرهەمەکان وا بڵاو بوو هەنێ کەسێک تەجیلیە کرد لە ماڵێک بوو بڵێن دواتر کاسێتەکانی ئەفرۆشتەوانێ باوکیشم کەسێکی هەم دەنگخۆش بووە و هەم هونەردۆست بووە زۆربەی بەرهەمەکانی ئەو ساڵانە لای باوکمەوە بڵاو بۆتەوانێ ئەویش بڵاوی کردوونەتەوانێ و ئەوەی کە زۆر بەناوبانگە بڵین کە تۆماری کردووە شریتی کاسێتی خوشکە لەیلای هونەرمەند حەمەجەزایە بە ڕەحمە بێ پێم وابێ هەری گیراویشە لەسەری باوکم ئەویژە بۆ پێم وتی کە دەنگی خۆشیە بووەوە هاوڕێتی زۆر هەبووە لەگەڵ زۆربەی هونەرمەندەکانە بەداخەوە خۆزگە لە ژیانە بمایە پێم خۆش بوو کە ئەو لە ژیانە بمایە و گوێبیستی دەنگم وایە بەرهەمەکانی ببینایە بەڵام بەداخەوە تەمەەن ڕێگەینەیە و کاتی خۆشی زۆر هانی ئاین کە فێری ئامێرێکی مۆسیقا ببین بەڵام بەداخەوەی تر لە تەمەنی ئێمە ئەو ساڵانە تۆزێ دەرفەت کەم بووکو ئێستانە بوو کە دەرفەتێکی باشێ بۆ هەچ کەسێکە بێوێ فێری هەر بوارێک بکە خۆی ئێوێ حتمما خۆشەویستی خەڵکە پێبەخشێ ئێستش لە زۆر شوێن کە ئەچم ئەم ناسنەوانەیان لەو شوێنی کە کارەکەم یان ئەم بینن ئەڵێن خۆشحاڵین کە لە نزیکەوە بینیمانی بێگومان ئەو ڕێزگرتنە خۆشە بۆ من و بۆ هەموو کەسێکە لە شوێنی ڕێستەگرن بە بۆنی ئەوی کە هونەرەکەتیان بینیوە ئەگەر بڵم شتێکی لێ سەنگ بێتمانێ شتێکی وانە بووە لەبەری کە وەک گوتم خۆم ئەو ژیانی کە هەم بۆ هەروە بەردەوام بووم هەمیشە بڵین کارێکم کردووە کە لە دوای ئەوەی بۆ نمونە لە شوێنێک گۆرانێکمان و تۆ لەو کاتەیە زانیوە کە بڵین خۆمانەڵی هونەرمەندی نیا گۆرانی بێژین بەس لە دوای ئەوە هەر کەسێکی ئاسایی وەرۆک خەڵک هەموو بۆ نمونە ژیانی ڕۆژانەی خەڵک چۆنی میژەر ئاوا بوو هەمومان خەممان ئەبێ یان کێشەمان ئەبێ لە کاتی زۆر بێتاقەتیشمە ئانی من هەموو جارێڵم لە خواییەوەی ئەو زەردەخەنە و تەحملی من چکە لە شوێنی کارەکەم ئەو ئیشی کە من ئەکەم پێویستی بە تەحملێکی زۆرە و پێویستی بە ڕووی خۆشە بەردەوام بۆیە هەموو کاتێکە ئەگەمە کارەکەم چۆن دەڵی بێتاقەتی هەموو شتەکانم لە ئەبەم و بە ڕوویەکی زۆر خۆش ئەچم بەردەوام یەکسەر بە پێکەنین دەست پێ ئەەکەم زۆر کەس پێم مەڵێن کە ئەدبینین ئاوا پێەکەنی بۆ ئێمەش ئینێرجێکی باشە و دڵخۆشکەرە حتمما کە هەمومان ئەزانین کە پێکەنین هەر سونەتیشە پێغەمبەر صلی الله علیه و سلم وڵای کە ڕووی خۆش سونەتە بێگومان پشتمە شوێنێکانی قسەی ئاسایش کە مەڵێن بەچی پێەکەنی ئەڵەم وەڵی پێنەکەنیم شکلی خۆم هەروانی هەر چۆن بۆستم دەموچاوم پێەکەنی من شەر نیانی و زۆر جار پێکەنین بێ هەر چۆن بۆستم دەموچاوم هەروایە من وەڵاهی وەکو ئەکسسوارات حەزم لێتی و زۆرم پێخۆشە ینی پێم جوانە کە حەزم لێتی بەکاری بێنم و بۆ شیک پۆشیەکەش بێگومان هەموو کەسێک هەتا شیک پۆش بێ و حەزەکەین هەموو کەس پێویستی بۆ یەکە جوان بێ حەز ئەکا کە جوان بێ جوانیش لە ڕێکپۆشی و لە شیک پۆشیەوانێ بێگومان منیشە و کاتانی کە هەچ کاتێک بۆ نمونە دەرفەت بوو بێ بچووێتمە دەرەوانەیە کەم جار بە چۆن دەڵێ مەگەر لە گەرمایە بۆ بازار خۆم نەگۆڕم ئەژینە بە بەردەوامی هەتا بە تەواوی و بەڕێکی و بەشتێکی خۆم نەگۆڕم ناچم نەبوو هیچ مناسبەیە نەبوو هیچ شوێن ئازادە و ئازادە ماڵێ بابم شێزادە ئازادە و ئازادە ماڵێ بابم شێزادە بەشل و من بێم شێلە و
بشلو من بمشيلو بودس روكم يا دادا بێگومان سادەیەکە وای کردو لەو شوێنانی کە کارم کردو خەڵکم لەگەڵ بووە هەمیشە خۆشیانویستوم بە حکمەوەی کە زۆر بەکەمی لەو کەسانی کە ئیشمان کردووە تووڕە بووم یا تووڕێیم هەبووە بەردەوام لە کاتی بۆ نمونە خۆمان ئەڵین لە گەرمی ئیش و خەرباڵغەکان ئیشمانە لە ئیشا من هەر بەردەوام پێکەنی وم بۆ ئیکەجەوەکان بۆ خۆشترکەم و بە پێکەنین عادەتەن ئیشەکە خۆشتر ئەڕوا بەڵام بۆ دڵپاکیەکەم بەداخەوە کە ئەمەنە دڵم پاکە من لەوانەیە کە ها بڵین زۆر شتم بەرامبەر کرابێ من هەر لیان خۆش بووم و بیرم چۆتەوانی لەگەڵ ئالانی برامە تقریبان 20 دقه بۆ 25 دقەیەکەوە فەرقە بەس ئێمە هەروە ڕاتوین ئەڵێ نیم سەعات کە لەدایک بووین بڵێ ئەم بەسەراتانەکە بۆ خۆمان مایە بڵێ پێکەنینە هیوادارم بینەری شێژی لێ بینێ باوکم بە ڕەحمەت بێ پورم چوو بوو توی کاکە مژدەم بەرێ کوڕێکتان بوو باوکی خەبەر کردوانێ باوکم خەوتە بوو وتی دوای 20 دقیقە چوومەوانێتم کاکە مژدەم بەرێ کوڕێکیکەتان بوو وتی یەکەم جار 5 دیناریان بدەی جاری دومیشتی ها 5 نەبەر جاری کێنەیت یعنی باوکم بەتەمەی مناڵی تر بوو و کە ئەشیان بردیم بۆ سەرچاکردن باوکم بڵێن ڕۆژێک پێشتر منی بردی بۆ ڕۆژی دواتر ئالانی برام دەلاکەکە خەریب و سەڵاق بخوا بڵێ دوێنێ سەرم بۆ چاکرد چۆ ڕاقژیاتەوەی تر باوکتی سوێن نەخۆی دوانن و لە مەکتەبیش زۆر جار بڵین کە ئەچوین بۆ کتێب وەرگرتن هەتا بێکەوە نەچویناتۆ نەیانایی نەیانی تو ئێستا وەرەگرتەوە بۆچی هاتیتەتەوانێ و لە پۆلیسەیە بەداخەوە 1-2 ساڵ ماینەوە لەسەر یەک لەگەڵ ئالانی برام مامۆستایەکمان هەبوو دەرسی شەرحەکە لە گەرمی دەرسەکەیە وتی و هەر لێرە ماون وتمان ئەرە وەڵا وتی جاخۆ عەرزەوەن بەرتانەکەوێ جارێککە مامۆستایەکی تر هەر بە هەمان شێوە لە کاتی دەرس شەرحکردن وتی ویدای بسمیلا خۆ دوانە عینەنیە گوان و ئێستاش کە بڵین من دەرکەوتنێکم هەبووە و گۆرانی ئەڵێم زۆر کەس کە ئالانی برامە بینی وەزانن منم ئەیتر پێم وەڵێ ئەڵێ من چی بکەم کاکە لە هەر شوێنێک خەڵکە بینم وەزانن تۆم بەڵامی تر زۆر جار باشە لە بۆ نمونە خەسخانە بوویا لە دایرێ لە شتێک بووبێ ئەڵێ کە زانیوانە تۆم یارمەتیان ناوم یا احترامیان زیاتر گرتووم لەوانەیە بۆ نمونە تۆ لەگەڵ کەسانێک باش بووبێتی بەڵام ئەوان بڵین کە خراپ ببێتن لەگەڵت تۆ هەر لێبوردە بووی بۆیان یا لەوانەیە تۆ تەسخیە و بە کۆمەڵێشتدا بێ بۆ تەسخیە بە کۆمەڵێشتداوە بۆ ئەوان ئەگەر بۆ خۆت وایە بێگومان لەوانەیە لە ڕووی زۆر شتە ویتای بە کەسێککە ئەمە لەوە زیاتر سەرچاواگرێ بەداخەوە من کە بڵین ناڵم کۆمەڵێشتم بەرامبەر کراپێ من هەر لە بیرم کردووەم زانیوە هەر بەرامبەریان نەکردوم هەر لەو شوێنە گردنی بڵێ ئەو کەسانم ئازا کردووە کە بە شێوەیەک قسەیان کرد بێ یان بۆ نمونە زەرریان لە شتێکا لیا بێتم لیان خۆش بووم ئەم دڵ نەرمی حتمما زەرر لێە لە ئێستا منهی هەموو کادوتومە هەرچی خوا بهێنێ هەر ئەوەیە لەبەر ئەوە کەس بەدەست خۆی نییە کە بڵێ حەزەکەم ببم بەوە ڕاستە هەوڵ ئەی بەڵام ئیتر لە ئاخیری شاوە گوتە ئەوی خوانیکە نابێت بێگومان کە خوای گەورە زۆر کەسێ چاوەڕێ ئەوەی نەکردو بە شتێکی بەسیط خوای گەورە شتێکی گەورەی بۆ ناردووە لەبەر ئەوە من وەکو خۆم بیرکردەوەم وانە کە بڵم ئەوێ ببم بەوە ئیتر هەرچیەک بێ ئەو لای خواوێ و سواسەکەی لێرە زروفەکە وابوو پێشکەوتنێکی وانە بوو کە بتانی سوودی لێ ببینی وەک ئێستا بۆ نمونە لەبارەی یاریگاکانەوە ئەو سار یاریگای خۆڵ هەبوو کە ئێمە یاریمان لەسەرە کرد بەس ئێستا حتمما یاریگای باشتر هەیە یاریگای تاتان هەیە یعنی کات هەبووە بە تیپێک دوولەڕی بینەر جووتێکا لەمان هەبووە یعنی کەسێک جووتێکا لێ وەرگرتەوە زۆر بیکات بەسەرە یاریمان پێوە کردو بەس ئێستاوان نییە ئاسانکاری شتەکان زۆر باشترە بۆیە لەو کاتەیە لەگەڵ ئالانی برام ینی مستاوامان زۆر باش بوو لەو مناڵیە بەس بەداخەوەکەی تر لە وەختە ڕاضەوەکو ئێستا نەبوو بێگومان ماڵەوە نەیانی هێژدە بەرمەکتەب ئەیتر کە نزیک بووینەوانێ لە 20 ساڵی بە حکمی ئیشکردن و کۆمەڵێشت بەداخەوە لە وەرزش دوورکەوتینەوانێ و خۆزگار بەردەوام بوومە ئێستا ژەر بڵێ متابعەکەین و هەر پێم خۆش بۆ هەر حەزێکە قەد لەلامان کۆن نابێت لەوانەیە حەزم کردایە وەکو هونەربەندێکیان بڵێ وەکو گۆرانی بێژێک خۆم نەناسانایە حەزمە کرد هەر بڵێن وەکو دەنگخۆشێک یا هەر وەکو کەسێکە ئەتیادی گۆرانی ئەڵێ گۆرانەکانم بڵاو کردایەتەوە لەوانەیە وەکو بەڕەسمی دەستم نەکردای بەکاری هونەری
ئەگەر بگەڕایەتەوە دوا ئەوم پێ خۆش بووم کردە بێگومان هەمومان لە مادیەکەی ئاڵین زەرەر ئەژینە زەرری لێ ناوین وەکو بڵین ئەوەی کە خەڵک ئەو ناسێ بەڵام حتمما من خۆم وا پێم خۆش بووکە بڵین بە شێوەیەک دەرکەوتمە کە تەنیا گۆرانی بوو تاوەکو هونەرمەند خۆم لەناسانە 2 ساڵ 3 ساڵ ئەبێت کە هیچ بەرهەمێکی تازەم بڵاو نەکردێتەوە تەنیا چاوپێکەوتنەکان بووە وەکو ستاف هەر لەگەڵ کەس ڕێکەوێتەوە توانی ئیش بکەی لە ستۆدیۆکانە وەکو ستایلی خۆم زیاتر مقاماتم پێخۆشە لەگەڵ گۆرانی خاوەکان چکە لە مقامات و گۆرانی خاوە ئەحساس زیاترە چێژ زیاترە وەک لە گۆرانی ڕیتمی سەریع لەو ساڵانی کە دەستم پێ کردووە بەپی توانە بڵین ئەکتیڤم لە سوۆشیال میدیا هەر وەکو بە ڕێزت ئاماژەت پێکرد ئەو بەرهەمانی کە هەمان بوو بێ لێوە بڵاومان کردوتەوانێ بەڵام ئێستا ڤیدۆکان زیاتر لە تیکتۆک بڵاوەکەم و چکە لێ هەم ئاسانترە و هەم بینەری زیاترە وەک لەوەی کە خەڵک بێتە یوتیوب وانە بە تایبەت بگەڕێن کارێکی قورسە چکە هەم تێچووی هەیە و هەم لە ڕووی دەنگەوە لە ڕووی تواناوە تۆ بێ چۆنەڵی پاشخانێکە هەبێ کە تۆ بەردەوامەبی لە هونەر کە تۆ ئاسایی یەکەم جار خۆ دەناسێنی ئەم خۆ ناسانە بەردەوامی ئەوێ بەردەوامی و کارکردنی ئەوێ بۆیە منیش وتم کە زەحمەت بووە بۆ نمونە وەک گۆرانی بێژێک بە خەڵک بڵێ من هونەرمەندە من خۆم نایڵم وەکو گۆرانی بێژێکە بەردەوام بم لە ئێستاە هەموو کەس ئەتوانێت گۆرانی بڵێ بەداخەوە کە ئەمنە ئاسانکاری کرا بۆی دەستکاری دەنگرێ هەموو کەس ئەتوانێت گۆرانی بڵێ هەموو کەس ئەتوانێت خۆی بناسیێنێ ینی زۆر کەسێ لەوانەیە گۆرانی بێژیش نەبێت لە گۆرانی بێژ زیاتر ناسرااو بێ بەڵام وەکو ئەوی کە بڵین کەسێکی تێوەکو هونەرمەندێک بەردەوامی بێگومان ئەرکێکی قورسە ئایلانی کەم ئەبێتەوە لە دەنگ و لە کۆمەڵێ بابەتی مقامات و ئەوە شارەزایی هەبێت کە چیتە هەم بەرنامەیەک یان چیتە لای کەسێکە کۆمەڵی گۆرانی بێژدانیش بنیە کۆمەڵی موزیسیان ڕوود بێت تۆ بڵێ من گۆرانی ئەڵێم شتێک بزانی بەڵام کە تۆ پاشخانێکی نەبێت و توانایەکی وات نەبێ زەحمە دەبێ بۆت لەوانەشە لە سوۆشیال میدیا هەم بینەری زۆری دەبێ لەوە چێ بینەری بڵێن بێشوماری دەبێت زۆر لە گۆرانی بێژەکان بەڵام کە تۆ چیتە لای ئەوان توانایی تۆ ئەزانن لەبەر ئەوە هەتا پاشخانێکی باشی نەبێت زەحمەتە بتوانی هەمەکو گۆرانی بێژ یا هونەرمەند خۆ بناسیێن ئاچکە من لە گۆرانی میلی بڵین بابەتی گۆرانی میلیەکان گۆرانیم کەمە من گۆرانی هونەرمەندە ڕەسەن و کۆنەکانم و تۆ تەوانێ وەک پێم وتی گۆرانی مامۆستا ڕەفیق چالاک و مامۆستا حەمەد ساڵح دیلان گۆرانی هونەرمەند کامەران عومەر لێرە ڕێز و سڵاوم هەیە بۆی گۆرانی ئەوم زۆر و تۆ تەوانێ ئاسایی گۆرانی مامۆستا عەدنان کەریم بە هەمان شێوە ئەمانەمان زۆر دووبارە کردوتەوانێ بەڵام گۆرانەکانی کامەران عومەر ئەو لە هەمووی زیاتر بینەری هەیە لە تیکتۆکەکەم کە بڵاوانەکەمەوە سوودێکی زۆرم لەو بینیوە سوودی زۆرم لە مقامەکانی مامۆستا حەمەد ساڵح دیلان بینیوە ئەمە وای کردوکەم بە مقام فێر بم وەک گوتم کە چوومەتە لای هیچ کەسێک زانیوان لە مقامە باشم بۆیە هەمیشە دەستخۆشی و پشتگیریان کردوم کە بەردەوام بم وەکو بەرهەمەکانیش بێگومان کاکامەران بەرهەمی زۆر باش و زۆر چاک و زۆر تایبەتی هەیە و سوودم زۆر لە وەرگرتووە زۆر لە گۆرانەکانیم وتۆتەوانی وە پێم وابێ لەوانێت چەند بەرهەمێکی کەمی نەبێژینە زۆربەی هەموو گۆرانەکانی کاکامەرانم لەبەرە بێزارم لێت بڕۆئی ترمەمە دوێنە نەمناسیوی هەرم دیوی واز بهێنە کە ڕۆیشتی بزەی لێوە دلێ تۆرانم ئێستا هاتووی بە من ئەڵێ پەشیمانم بڕۆ بێبار جارێکی تر باونیگایە نابم بەدیل بەدەستاوە هەتایە بێزارم لێت بڕۆئی ترمەمە دوێنە نەمناسیوی هەرم دیوی واز بهێنە بێگومان کارە هونەریەکە وەک گوتم عینەم کردو بە پیشەیەکی سەرەکی لە دەرفەت و لە مەجاالە بۆ نمونە خەریکی هونەر بووین بۆیە بڵێم ڕێگیری کردو نا ڕێگری لێ نەکردوم لەوانەیە بۆ کۆمەڵە شوێن هەبوو بێنێت نەمتوانی بێ بچم بەڵام وەکوی کە بڵم ڕێگر بووە نا هەمیشە هونەر ئیشی دووهەمم بووە من نەگەیشتە
سپاسی بەڕێستانەکەم کە منتان بەسەر کردوانەیە و لێرەوە ڕێز و خۆشەویستیم هەیە بۆ تەواوی هونەرمەند و هونەردۆستان بۆ هەموو ئەو هاوڕێیانم کە هونەرمەندن چاوی هەمیان ماچەکەم هیوای سەرکەوتن بۆ هەمیانە خوازم هیوادارم هەمیشە و هەموو کات ئەوەی لە دەستیانە بێ بۆ مرۆڤایەتی بیکەن ئەو هەموو شتێک.